بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەت و بەرەکەت و فەڕی خۆی پەروەردگار بەسەر ئێوەی عزیز و خۆشەویستە بڕێژێت لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە ناوەڕاستی مانگی پیرۆزی ڕەمەزان. هەروەکو هەمومان ئەزانین مانگێک سەرەتاکەی ڕەحمەت و ناوەڕاستەکەی مەغفیرەت و کۆتایەکەیشی ئازادبوون لە ئاگری دۆزەخ. بۆیە داواکارم لە خۆی پەروەردگارە پاڕێمەوە لەم مانگە پیرۆزەدا و لەم ڕۆژە مبارەکانەدا ئینشاءالله خی گەورە دەری و ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە، تەواوی دوعاکانمان قبول بکە و ئەڵێین اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. داواکارم لە خۆی پەروەردگار هەر کەسێک نەخۆشە بە ئازارێکەوە ئەناڵێنێ، هەر کەسێک دەردێکی هەیە، هەر کەسێک دوورە وڵاتە، هەر کەسێک دوورە لە دایک و باوکو و کەسوکار و خزم و دۆستانی خۆی پەروەردگار ڕەحمی پێ بکە و ئەوەی لە دڵایەتی بۆی بهێنێتە جێ ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان، لەگەڵ هاوکارم کاکە دانیار ئەمڕۆ لە خزمەتتانین لە پێشەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە هیوای ئەوەی ئەم سات و کاتانەی کە دادەین ئینشاءالله لە ماوەکانی داهاتووە هەمووی ببێتە مای خێر و بەرەکەت بۆ ژیان و گوزەرانمان، ببێتە مای خێر و بەرەکەت بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە هەمیشە لە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویستایە، هەروەها کارمەندەمان دوونە ناسەکانی. سڵاو و ڕەحمەتی خواتان لێ بە بینەرانی عزیز، لە خی گەورە دەپاڕینەوە کە تاعەت و ڕۆژوی هەموو لای قبول بێت ئینشاءالله. ئەمڕۆژ لە بەرنامەیەکی نوێ داهاتینەوە خزمەتتان، هیواخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت و تا کۆتایی بەرنامەکە بینەرمان بن. ئازان لە بەرنامەی ئەمڕۆماندا کۆمەڵێک تەوەرە و کۆمەڵێک بڕگەمان بۆ ئامادە کردوون لە تەوەریەکەماندا باز لە دەستێوەرنەدان لە کاروباری خەڵکیدا دەکەن و دەزانین کە ئەمە نەریتێکە کە بەردەوامی هەیەوە بنبڕ ناکرێت، بەڵام چی بکەین بۆی کە کاڵ بکرێتەوە یاخود چۆن لە ڕوانگەی ئاینی ئیسلامی پیرۆزەوە باز لەوە کراوە چۆن ڕێگری لێکراوە. هەروە لە تەوەری دۆماندا لاوانەوەیەکی ئاینیمان هەیە بۆ داخستنی مزگەوتەکان کە لە کەرکووکە و میوانێکمان دەبێت و لەگەڵ چەندین زانیاری و بڕگەی دیکەدا و هەروەها تەوەرێکی دیکەشمانەیە کە خواردن و شیرین دروستکردنەوە کە خاتون زار نەسرەدین ئامادەی دەکات، پێکەوە بینەری سەرجەم بڕگە و بابەتەکان دەبین ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان، هەمیشە لەم ڕۆژانەی ڕابردووە بینیتان کەش و هەوا گۆڕانکاری بەسەراهات لە هەرێمی کوردستان تاوێک خۆڵ ئەباری، دواتر بوو بە هەور و دواتر بوو بە هەورە تریشکە و ئەمجا بارانێکی زۆرباری و وەلحاصل هەندێک خەڵک گوتیان جەوی زستان گەڕاوەتەوە و ئەمەش هەر خۆی بۆ خۆی جەوێکی خۆش بوو. با پێکەوە بینەری کەش و هەوا ببین، با بزانین ڕۆژانی داهاتوو ئەمڕۆژ چۆن ئەبێ.
بەڵازیان دەچینە لای نرخی دراوەکان زانی نرخی دراوەکان لە هەرێمی کوردستاندا ئەمڕۆ چەندە پێکەوە بینەری دەبین. والله دي زمان رابينا لسر قصي حق بأدب نوك بشيوازي رق أو باسا قوشتي لنا ودمتايا كليلي درقاي خير وبلايا هەر وەکو دەرگای خێر دەکاتەوە سەری زۆر بەڵایش هەڵئەداتەوە. دەستی خۆش مامۆستاکیان زۆر بەخێر بێت. خوا عەفوکە خوا سەلامەتیکە خۆش بێت بەخێر بێت. خوا مەحفوظیکە یاخوا. بەڵا عەزیزان لە تەوەرەی یەکەمی ئەمڕۆماندا باز لە دەستێوەرنەدان لە کاروباری خەڵکیدا دەکەین. هەرچەندە ئەم نەریتە ناتوانرێت بنبڕ بکرێت بەڵام هیچ نادەتوانین لە ڕێگەی چەند بەرنامەیەکی لەم جۆرەوە یاخود لە ڕێگەی چەندین تەوەر و بابەتی دیکەدا بتوانین کە ئەم نەریتە کاڵ بکرێتەوە هانی خەڵک بدرێت کە لەو نەریتە یاخود لەو ڕۆژتە دوورکەونەوە کە تەداخل یاخود دەست وەرنەدەنە ناو کاروباری خەڵکی و بزانین لەم بەرنامەیەدا باز لەو دەکەم بزانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە ئەم پرسە یاخود چۆن باسی کردووە چۆن نەهی لێ کردو بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەیش مامۆستا شەماڵ خالید شەماڵ پیرخدری بانخوازی سلەیمان وەسایان زۆر بەخێر بێ. سپاس کە میوانی بەرنامەکەمان بەخێر بن مامۆستا سپاس بۆ ئامادەبوونتان هیوای لەر ساکی و سەلامەتی ئینشاءالله. مامۆستا لەگەڵ ڕەمەزانە ئەم کەش و هەوایە چۆن ئەبینی ئەم جۆری تاعەت و عیبادەتی ئەم ساڵ جیاواز ئەبینی لەگەڵ ساڵانی ڕابردووە با لەو پرسیارەوە دەست پێ بکەین نەچینە خودی تەوەرەکەمان واتە جیاوازی ئەم ساڵ عیبادەتی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردووە هیچ جیاوازییان هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاسی خواکەم کە دەرفەتی پێین لە خزمەتی جەنابتان یاخوا بەخێر بن سپاسانەکەین لەم کەناڵە پیرۆزەی جەنابتانەوە ئەگە بتوانین ئینشاڵڵا ئەوەی کە پێمانەوە وەربانگرتووە لە پێناوی خوا ئینشاڵڵا بە موسڵمانان و خەڵکی ببەخشین. وڵا مامۆستای بەڕێز موسڵمان ئینسانی موسڵمان خۆی کاتێک کە عیبادەت و پەرستشەکە تام و لەزەرێکی جیاوازی هەیە بۆی بەپێی شوێن و مەکان و جۆرە عیبادەتەکە. معلومی جەنابتانە مانگی ڕەمەزان مانگێکی زۆر پیرۆز و زۆر گەورەیە شتێکی عالەمی و جیهانیە تەنها هی کورد نییە هەری عەرەب و فارس و تورک نییە فەزڵەکەیشی بە حوکمی ئەوەی کە شتێکی جیهانیە تام و چێژەکەی جیاوازە و فەزڵەکەیشی ئینشاءڵڵا ئێمە بەدەم ئێمە ناتوانین دیاری بکەین بەڵام ڕەمەزانی ئەم ساڵ بە تایبەتی بۆ میلەتی کورد و ئەهلی کوردستان تۆزێک جیاوازترە. هەموو شوێنێک ئیسا ئێمە کە لێرەدا قسەکەین ئەم جێگا و ئەم مەکانەمان هەیە کە قسەی خۆمانی تیا بکەین و شوێنی خۆمانی تیا بکەینەوە ئەوی کە پێمانە بیگەێنین جێگای ئێمەی ڕۆژەوان و مامۆستای ئاین و عامی خەڵکی زۆربەی کات لە مانگی ڕەمەزان ئەم مزگەوتەکانە بەڵام بەداخەوە ئەمڕۆەوە بەهۆی ئەو نەخۆشی و بەهۆی ئەو زۆربەی کە ڕوویاوە تا ئەم کاتە دەرگای مزگەوتەکان داخراوە چون ئەو جەماعەت و تەراویح و نوێژەکان ناکرێ بە کۆمەڵ و لەو جێگا پیرۆزانە فەرقی هەیە بەڵام وەکو کەشەکە وەکو جەوەکە ئەلحەمدولیلا ئیمساڵ تۆزە فێنکە لە چاو ساڵانی کە فەرقی هەیە بۆ ئێمە و بۆ خەڵکو و بە تایبەتی ئێمە وەکو مامۆستایانی ئاینی ئەلحەمدولیلا شەو ڕۆژ لە خزمەتی موسڵمانان ئاین هەر فی سەبیلیلا بۆ کێشە و سەڵح و ئاشتەوایی بینی خەڵکی
زیاتر بەخوا ئێمە بەقەر کرێکارێکە و خەریکی ئیشی بلۆکاریەکە ئەوەنە هیلاکمانەکەن خواخێتان بنووسێ تۆزە ئینساڵ الحەمدوللا باشترین باشترین هەر لەو هینەوە 6 ساڵی پێش ئیسا ڕەمەزان لە گەرما بوو کاتەکەی گەرم بوو هاوین بوو کێشەیەک ئاوا ڕوویا بوو لە ڕەمەزانا بوو چوون بۆ کێشەکە زۆر ناڕەحەت بوو شتەکە زۆر قورس بوو سوپاس بۆ خوا و من سوپاسی ئەو برابەڕێزانە ئەەکەم لەبەر خاتری خوا لە نوێژی نیوڕۆ تا نوێژی عەسر کێشەکەم الحەمدولیلا خوا ئاسانی کرد و حەل کرا ئەو کەسەی کە بنی ناردبوو کێشەکەی بۆ حەل بکەم کە من تاخیر بوو نەگەڕامەوە زۆر بێتاقەت بوو منیش لەگەڵ ئەو کەسەی کە چوت مسڵحەکەی لەگەڵ کەمش ئەهلی مزگەوت و خوا سەلامەتیکە وتی مامۆستا بچین ئەوە نوێژی عەسرە لە مزگەوتی حاجی ئەحمەد حاجی عەلی نوێژی عەسرەکەمان بکەین وەڵا بەسەر چاو بە سەیارەکەی ئەو ڕۆیشتین چوون بۆ مزگەوت ئەو برادەرە زۆر پەلەی بوو هەر من نەگەڕامەوە وایزانی کە شتەکە حەل نەکراوە تەلەفۆنی بۆ کردم بەبێ ئەوەی سەڵاو بکە بەبێەوەی هیچ بڵێ وتی مامۆستا جارە شێر یا ڕێوی خوا سەلامەتیکە ئەو قسەیەتەوەی لە بەیانم دەست بە تۆ ماچەکەم لەوێ تەعبیرەکەی خیانەتی لێ کرد وەڵی وتی مامۆستا شێر یا ڕێوی یانێک ئیشەکەم بۆ کردی بێ شێرم ئەگەر نەبووی ڕێوی دوور لە وتم بابەوە دوور لە جەنابەت ئەوە ساڵانە ئێمە بەتایبەتی ڕەمەزانە هەمیشە دەستی باڵات هەبووە لە سڵح و مەسلحەتی خەڵک ئینشاءالله درێژکە مەخصوصانەکە مامۆستا عەفو کاک دانیار من خۆم دەستم پێ کرد بەنسبەتی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چەندین دەق و فەرمودەیە فەرمێ من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه من تدخل فيما لا يعنيه لقي ما لا يرضيه واتە ئەوەی کە قسە لە کاروباری خەڵکا بکە لەوانەیە ڕوبەڕووی جۆرێک لە حاڵەتێکی نەرێنی ببێتەوە جۆرێک لە قسەی سارد و کرچ و کاڵ ببێتەوە ئەم چەمکە چۆن بگۆڕین بە شێوازێکی لێ بکەین کە مسلمان حدی ئەقل مسلمان نەتوانێت دەست وەربداتە کاروباری خەڵکی جائیتر هەر کاروبارێک بێ لە ژیانی ئیجتیماعی بێ اقتصادی بێ مالی بێ سیاسی بێ بە شێوازێک لە شێوازەکان ئەمە چۆن ئەتوانین تەجسیدی بکەین لە ناو واقعی ئێمەیە وەڵی خۆ بەڕاستی دیاردێکی زۆر ناشرین و ناپەسەنە لە ناو کۆمەڵگاکانە هەیە لە پێش ئیسلامەوە ئەمە باو بۆ هەبووە تاوەکو ئیمڕۆکە ئێمە قسەی تیاکەین بۆ یەخوای گەورە بە نەسی ئاەت نەهی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندەها فەرموودە و حەدیثی صحیح هەیە لەو بارەوە کە سزای بۆ دانراوە کە لە دنیایشا کەسێک کە تاوانێک بکە حتمەن سەرپێچی تاوانەکەی لە مقابلی ئەوایە بەند دەکرێت یا سزایەکی مادی ئەدرێ بەڵام ئێمە وەکوی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بۆمان باسەکە کە نەسیحەت و ئامۆژگاری ئێمەکە پیاوەتی پیاو بە تایبەتی لە پیاوان لە ئینسانی ئیماندار و ئینسانی مسلمان ئەوەیە یعنی شتێک کە بۆ شانی عیب بێ نەنگی بێ نابێ ئینسان بەو کارە هەڵبسێ یعنی دوو زمانی جاسوسی بە دوای ئیشکەوتنی خەڵک ئەم کابرایە چی ئەخوا چی ئەکا چی کڕیوە بەچانی ئەفرۆشێ یعنی ئەمانە کاری من نییە کاری من ئەوەیە عیبێک لە برادەرەکەمە هەیە ئەگەر زۆر دڵسۆز بووم چاکی کەم بە نەسیحەت و ئامۆژگاری ینی ئامۆژگاریکی وایش کە ئەوی پێنەشکێ ینی ئیشی مسڵمان ئەوەیە خوای گەورە زۆر تووڕێ لەو کەسان هەڕەشیان لێکە معلومی جەنابە بە نەسی ئایەتە فەرمەوەیل لكل مەزەة لمەزە الذي جمع ماله عددا هاوار و ئاه و ناڵە و ماڵ وێرانی و سەرگردانی بۆ ئەو کەسەی کە بە دوای ئیش و کار و عیب و عاری خەڵکی ئاگەڕێ هەتا ئاەتەکە باسی عیب و عاریشەکە ینی کابرا عیبێکی هەیە نەیزانیوە تاوانێک هەڵەیە کەم و کورتیەک لە کاتی گەنجی لە کاتی شتێ ڕوویا و هیچ پێویست ناگاتۆ شایعیکی دوای بکەوی لە ناو خەڵکی بیشکێنی جا بەڕاستی ئەمە زۆر قورسە بۆ ئەو کەسانی کە بە دوای ئیش و کاری خەڵکی و عیب و عار و شتی ڕۆژانەی خەڵکە ئاگەڕن خوا پەنابا درۆی شەکەن ینی فێری درۆزنیشە بن کەسێک کە قسەی هێنا و قسەی بر حتمەن کەسێکی ئەمین نابێ لەو قسەی کە لایەتی بیگەڕێتەوە لە شوێنی کا لە مەجلیسێکە جا ئەبێ ئینسان وەکو چۆن هەندێک لە سەحابیەکان ڕەزا و ڕەحمەتی خۆیان دەبێت لەو کاتێک کە لە زمانی جاهیلیشا ژیاون
هەندێکیان درۆیان پێ عیب بووە بڕایشی نەبووە بەس پێی عیب بۆ درۆ بکە ینی قەچێکا با تۆ کەسێکی زۆر مرتەزیمیش نیت با پێ عیب بێ بە دوای ئیشی خەڵکەوی بە دوای قسەی خەڵ ئێمە دۆستمان هەیە لەلای مامۆستا خۆشی ناسێ تیجارەتی ناو بازارەکە ئەڵێ ئەو ڕستقەی کە ئێمە هەمانە هەر تیجارێکی ڕەفیقمان هەیە ئەو ڕستقەی نییە بەس ئەزانێت کە من هەمە سعرەکەی زۆر لە خواری من لێ ئەدا ئەڵێ من ئەو ڕستقەم بەو سعرە هەیە چەنەها دەفتەرخوا ئەیزانێت لەسەر قسەی ئەو کابرایە کە خۆشی خاوەنی ئەو ماڵە نییە ئێمە زەرەرەکەین بۆیە بە دوای ئیشەکەی ئەمە ئاگەڕێزانێتی کێنیانی لەو کارە خواردووە ئەو هەڵەسێ کارەکەی ئینەکا لە ناو بازار زۆر جار دەستێوەردان لە کاری خێرا دەبێت بۆ نە کەسێک هەڵەیەکی هەیە تا چەند گرنگە بۆ کەسە بوترێت کە ئەمە هەڵەیە ئەم کارە نابەجێە بەڵام بە شێوازێکی نهێنی پێبووترێ نەک لە نێوان کۆمەڵێکدا و ئەو کەسە بشکێنێت ڕوانیەوە چییە بۆ ئەو بابەت وڵی ئەوە نابێ ئینسان مەسەلا وەزە مەشهوریشە جەنابتان بیستوتانە کە هەر کەسێک گۆشتی وشتر بخوا بێ دەستێش تازە بکاتەوە پێغەمبەری خوا ساوسەن ڕۆژێک لەگەڵ هەندێک لە سەحابی کۆمەڵێدەوە عرابیانە نانی خواردووە یەکێک لە سەحابەکان دیارە لەو کاتە ئاڵێن دەستێژەکەی شکاوە پێغەمبەری خوا ساوسەم نەیویستووە کە پێی بڵێ کاکە دەستێژەکە تازەکەەوە کاتی نوێژ بووە بۆ حیکمەت و بە داناییە پێغەمبەری خوا ساوسەم کە کاتێ دەستی لە خواردنەکە هەڵگرتووە فەرموویەتی ئێمە عادەتمان وایە کە گۆشتی وشترمان خوارد دەستێژ تازەکەینەوە ئێستا بۆ بە قانون و بە یاسا ئێتر کەس نەیزانێت کێ لەو مەجلیسەی کە دەستێژەکەی شکاوە خۆمە پێغەمبەری خوا ساوسەم دەستنوێژ تازەکردنەوەی سەحابیەک بۆ شەخصێک بۆ لە مەجلیسەکە نەیفەرموو هەڵسە تۆ دەستنوێژەکە تازەکەرەوە ینی هەتا ئەگەر ئینسان کە من کورتێکی ئاینیشی هەبێ دراوسێتە دۆستە ئەحبابدا هەر کارێکی هەیە ئەبێ زۆر بە حەکیمی زۆر بە باشی عیبێک لەوە هەیە باش وایە تۆ بڵێ پرسی پێ بکەیت ئەو عیبێک کە لەوە ئایبینی بڵێ من هاڵگیری ئەو سیفەتەم چۆن خۆم باشکەم ینی ئەو کی بە مامۆسای خۆت کابرای تاوانبار کی بە مامۆسای خۆت حتمما ئەو مشەرەت و ئەو پرسەی کە تۆ بە ئەو یەکی حتمما نیوەی ئەوە نەسیحەتەکەی خۆی وەریەگرێ ئەڵێ ئەم کابرایە دیارە فەقیرە هاتووە من بە پێشەوە بە قودوەی خۆی زانێ ئێتە حتمما ئەوەی کە بە تۆی ئاوا بیکە دائیمە ینی معلومی جەنابیشتانە هەچ کەسێک هەرچەند خراپ بێ کاتێک کە تۆچی پرس و ڕاوشتی پێەکەی حتمما دائیمە بە عەقلی خۆی نەسیحەتی باشەی جەناب دەکات قەت ئەوانەی کە لە ڕیاتی ئەو خراپانی خۆی ڕۆژانی گەوتی نایاڵێ بە خەڵکی کە ینی خەڵ ئەو کارانە دووبارە بکاتەوە ینی باش وایە ئینسان ئەو کارە و تاوانە کە لەوە ئەیبینێ بیخاتە ئەستۆی خۆی بڵێ من ئەو عیبەمتیایە چۆن خۆم باش بکەم حتمما ئەوە لەوێ بەدەرست بە ئەو شەخصە هەندێک چیرۆکی جیاواز هەیە لەسەر بابەتی دەست تێوەرنەدان لە کاروباری خەڵکی بۆ نمونە کابرا ئەڵێ من گەنجم هێشتا زگورتم ژنم نێناوە خەڵکی دێ پێمەڵە بۆ ژن نایێنی ماساڵێک کە ژنێنم دوایەوە پێمەڵێڵێ ئەی بۆ مناڵتان نابێ ئەڵێ کە مناڵمان ئەبێ بۆ نمونە دوایڵێ ناڵەکە بۆ ناو ناوە محەممەد ناوە ئەحمەد ئەمانە هەمووی چیرۆکی واقعین ینی خەڵک ڕۆژانەیە هەمە خۆشمان لە گەنجێتی پێ پەڕیوین هەتا ژنمانی بۆ ژن نایەنن کە ژنێنیە بۆ مناڵتان نابێ کە مناڵتان نەبێ ئەمانە ئەم حاڵەتانە چی وە لە ئینسانەکە ئەم ینی بم کارە هەڵسێ یان بم مووقیفە بەرامبەر بە براکەی هەڵسێ مەسەرەن ئەم قسانی پێ بڵێ وڵا حتمما لاوازی ئیمانە حتمما ئینسانەکە ئیمانی قایم بێ ئەگە بەڕای بە لێپرسینە و بە حیساب هەبێ ئەگە بڕای بە ڕۆژی دوایی هەبێ ینی کۆمەڵێک کار کە ئەم ئینسانە ئەیکا بزانی ئەمە لەسەری تۆمار ئەکرێ و سبەینێ جەزا یا پاداشت وەرەگرێ حتمما ئەو کارە خراپانە ناکە هەچ کارێکی دڵی خەڵکی بڕەنجێنێ هەچ کارێکیش کە خەڵک ئازار بە حتمما ئەوە حرامە ڕێگە پێ نەدراوە نەهی لێکراوە دا ئەڵێن لە زمانی بەندە فرۆشیە کابرایەک بەندە بێ ئەیبن لە بازاری بەندە بیفرۆشن ئەم کابرایە زۆر تەداخلی ئیش و کار و ناو ماڵی ئاغاکەیەکە کە لە ئەو شوێنەکە لێ ژیاوە ئێتەوە گەورەترین عیبە بێ بۆی کابرا ئەچێ بە چەردەی پارە بیفرۆشێ باش
ئەو کەسەی کە یەک بیکڕێ باسی عیبەکانێکە بەندە بۆ خۆی پیسکردووە بۆ تەمەڵ بووە بۆ هەرێکی عیبێکیە بووە ئەم بەندەیە زۆر تەداخۆلی ئیش و کاری کردووە لە ناو ماڵا و قسەی هێناوە بردووە کابراوتێتی ئیش زۆر باشەکە بەڵام تۆزێ زمانی باش نییە بێ وریایبی زۆر تەداخل ئەوانەیەەکە لە خۆی و دەست لە ئیشی خراپەدا کابرای کڕیاری زۆر تەبیعەیە بەلایەوە کۆفی جاقیستێکە خواکە و ئیشی دوو کەسم بووەکە وانە قسە بکە ئەیێنێ کابرا تۆزێک ئەشکێ لە ناو مەیانەکە وای پێڵێن و زمانی باش نییە دووسێ مانگێک خۆیەگرێ پیاوێکی بەئەتە ببێ و ئیشکەرە بێ و باش ئیشەکە هیچ زیاد ڕۆی و شتێکی خراپی نابێ دوای زۆر بێتاقەتە بێ خۆی ئەو کەسانی خوا پەنابا کە درۆەکەن یا کە هەڵگیری سیفەتێکن تێکەڵی خوێنەکەیانە بێ پێیان تەرێک نادرێ ئەمیش پێی تەرێک ناکرێت چەند مانگی تەحملی کردووە ڕۆژێک ئاغاکەی لە ماڵ نابێ ئاغاژن لە ماڵە بێ ئیتر توانای نامێنێت دەوە ئاخ ڕۆژێک پێی قبول ناکرێ ئەچێ بۆ لای خێزانی پێی ئەڵێ وەڵڵاهی من لە ئێوارە و شتێکم بیستووە زۆر بێتاقەتم و زۆر دامرتاحم خەممە ژنەکە ئەڵێ خەمی چیتە ئەڵێ هاوسەرەکە بەتەمایە ژن بێنێ بەسەری ژنی خۆتان نەزانە زۆر فەقیر حاڵ و خۆش باوەڕن ئێوتی چۆن نەزانیتی بەرەوەڵە ئیجا حەل چییە چی بکەم وتی من بە حکومەی کە زۆر گەڕاوم هەر ڕۆژێ لە ماڵێک و هەر ڕۆژە لە جێگایە بووم دەستی نوشتە و جادوشتی وایشم هەیە ئێوتی وەڵا باش وتی من یەک شتێ پێڵێم تۆ ئەوەم بۆ بکە نەجاتی ئەدەم وای لێکم بە حەیاتی ناوی ژن نەبە وتی چیە وتی بڕۆ پێش ئەوەی کە هاوسەرەکەی بێتەوە چێردێکی عەجایب بێنە تیژی کە کەس یای بەلاتە سەڵاوێکی جوابی سڵاوەکەی مارۆ ڕووی ماریە کە چوو ئیسراحەت بکە و لە شوێنی خەوەکەی کە خەوی پیاکە و 2 تاڵ یا 3 تاڵ موم ئالەم مووی سەرستنگەی بۆ ببڕە بێنی بەوا دوعاکە بۆ ئەەکەم ئیتر نەجات بیسووتێنە هەتا ماوە ژن نایەنی ئەوشتی زۆر ئاسانە ڕێک پیلانەکانی ئەم کابرا دەم و زمان خراپەی جێبەجێ کرد یەکسەر پێشەوەی کە ئاغاکەی بێتەوە لە دوور دیاریدا چوو بەرەو پیری وتی قوربان شتێکم بیستووە زۆر بێتاقەتم وتی چییە؟ وتی وەڵڵاهی بە فریتی ماڵی خەزوورە خێزانتیان لێ هان ناوی ئەیانوێ لە خەوا سەرێ بڕێ خۆیان بێنە سەر ئەم وەزع و سەرۆت و سامانی تۆ وتی چۆن نەزانی وتی ئەگە بڕوا بە من ناکەی ئیسا بڕۆ مەرحەبای خێزانی شو بکە و بەڵامێکتر هەڵمە بکە سەری چاوەڕێ بکە خۆشی کوێ بەخەوتو زۆری پێ ناخۆش بوو وتی من خەمی ئەومە ئەم وەزعەم نامێنێ من ئەگەر تۆ بڕۆی تەواو منە بن لە بازاری بەندە کابرایەکی کەم کڕێ وەکو واقع ئینەکەی بۆ این کرد کابراش چوو سەڵاوی کرد لە ژنەکەی وەکو جاران نەبوو هەر بە نیوەرینێکەوە بۆی سندەوە و خەریکی چەقۆی خۆی تیژەکە ئەم کابرا لە حیبەتی یانی خۆی ئەوش بۆ 2 تاڵم و فەقیرە ینی بەڕاستی ئەم چوو لە دیوەخان و لە شوێنی خۆی چوو ئیسراحەتی کرد و خۆی کرد بە خەوتو ژنەکەیش کە چووە سەر پیاوەکە تەماشای کرد خەوتووە ئیتر بێترس ڕێک دەستی برد بۆ ئەمەی و کابرا ڕێک ئاوای کرد دەستی کرد کە دەستی بۆ خۆی ژنەکە قیژانی و زمانی شکانی توانی هیچ قسەیە بکە کابرا لێوە بە چەقۆکە بە ژنەکەی خۆیان ژنەکە لە ناوە بە ئەم کابرای خوانە ناسی سەری ئاشوب و سەری مار یەکسەر ڕای کرد بۆ ماڵی بابی ئافرەتەکە کەوتی خۆ ئەبتانگری ئاخوا ئەم ئافرەتەنان لە بەری خوێن ناوە بەم کابرایە وتیان بۆ چی بۆتی وەڵ ئەکاکە لە ماڵەکەی خۆیان بە چەقۆ پاچە پاچی کرد کاتێک کابرا هات نەسەری لە ئەمیشان تیا برد جا ئەمە چەنەها شتی واقعی چەنەها ڕووداوی ئاوەکو ئەم ڕووداوی کەمەی زمانی بەندان بۆ وەختی خۆی کە کۆی دەفرۆشی کراوە ڕوویاوە لە عەسری ئیمڕۆیشا هەیە بەهۆی قسەی خوانە ناسێکەوە بەدەم کچی کابراوایکە بەهۆی بەدەم ژنی کابراوایکە چەنەها شیرازەی عایلە و کۆمەڵگا تێک چووە یاخوا دەستە خۆش بە مامۆستاگیان بەرەو کۆتایی ئەم بڕگەیە ڕۆینیان چی؟ دانیار باشتری لێزانێ و من میوانم لەم بەرنامەی مامۆستا بۆ معلومات ئەو من جازار هاوکارییانەکەم هەفتەی ڕۆژێک 2 ڕۆژ لەگەڵیان نابم جا کاک جەلالمان هەیە و بڵێن قائیدی بەرنامەکە ها سەرپەرشتیاری بەرنامەکە ئەوە مەسەلەن جازاری شاراتمان بۆ کار لە گوێمان ناڵێ کۆتایی پێ بێنن و تەواویکەین تر مەجبورێ ئێمەش بە قسەی ئەوەکەین
سەری کە بکەین و دروبزانین پێمانەڵێن کۆتایی پێوین باوەسا چی بکەین بۆ منە بە چ شێوازێک ئامۆژگاری و کەسانە بکەین کە تەداخلی یاخود دەست دەوەردەنە ژیانی خەڵکەوە یاخود ژیانی خۆمانەوە چیان پێ بڵێ ینی چۆن بە چ شێوازێک ئەو ئامۆژگاریان بکەین کە دوورکەونەوە لەو ڕەوشتە والله خوای پەروەردگار بە نەسی ئاەتە فەرمێ لە سورەی الحجوراتە أعوذ بالله من الشیطان الرجیم ولا يخطب بعضكم بعضا لە پاشملە ئینسان نابێ باسی یەکتری بکە ناوی یەکتری بێنێ ئەوە لە دوای ئەوە کاتێک کە تۆ ئەم باسە حتمما ئەو کەسێک کە دڵسۆزی جەنابتە دڵسۆزی منە هینی جناوی مامۆسایە حتمما لە ڕوو نایە ئامۆژگاری ئێمە بکە بڵێ کاکە وەڵی پیرۆزە بێ ئەو جیلانە ژورە جوان کڕیوتە ئەڵێ کاکە کابرا قاتێکی دابرا بۆ ڕەحەوای کەسی نەیە کرد کابرا سیارێکی پێ لە پاشملە باسەکە خۆی ئێمە کێشەکەمان ئەوێ لە ڕوو بەڕوو کابرا زۆری نییە لە پاشملە جا بۆیە بێ ئینسان بترسێ خوا فەرمێ ئەیوحیب ئەحەدوکم ینی چێ پێی خۆشە ئەن یەأکولە لەحم ئەخیه ینی ئەمە ئەبێ ئینسان ئالەمە بترسێ ینی ئێمە ئەگەر من باسی تۆ بکەم باسی خوانەخوازیانی مامۆستا ئێوە باسی من باسی خەڵکی دەر بازار ئەمانە دراوسێ بە تایبەتی ئافرەتان هەر کەسێک باسی هەر کەسێک بکە ئەگەر باسەکەیشی تیابێ تا پێغەمبەری خوا سەڵ سەلەم سوئالی پرسیاری سەحابەکان کرد ئایا زانن غەیبەت چییە؟ تیان خوا و پێغەمبەری خوا سەڵ سەلەم شارەزا عالمە بۆ باسە فەرمووی ئەوەیە کە باسی براکەت بکەی لە پاشەمەلە وتیان ئەی پێغەمبەری خوا ئەگەر باسەکەی تیابێ فەرمووی ئەگەر تیابێەوە غەیبەتتان کردووە ئەگەر تیانە بۆ ئەوە بوختانتان بۆ کردووە جا بۆیە بێ ئینسان ئاگادار بێخوا هەڕەشەی کردووە ئەن یەأکولە لەحم ئەخیه مەیتەن فەکەریهتمووه یعنی ئەبێ ئینسان بە مردووی گۆشتی براکەی خوشکەکەی ئەو ئافرەتەی ئەو کەسێک کە ئەم باسی ئەکا کە ناوی ئەبات تەداخلی ژیانی ئەکا ئەبێ بە مردووی گۆشتی ئەو کەسە بخوا ئەوە شتێکی زۆر ناڕەحەت و پێشیان ناخورێ و نایشتێکردنیش خوراو نەکرا سزاقی ئەوە ئینسان لە دۆزەخە ئەسووتێنرێ و لە ناوە برێ و تیاڕێ بۆ هەتاهەتایی ئاسا شەمان پێرخدری زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان سپاس بۆ ئاماژە ئامۆژگاریەکانت خی گەورە جەزای خێر باتەوە خافەداش باتەوە مامۆستا ئازێتمان نایی سابێ دوای خێرمان بۆ کۆ لە دوای خێر بێ بەشمان وڵا داوام وایە ئینشاءڵڵا جنابتان تەمەندەرێژ بن ئینشاءڵڵا و هەر دەستان لەم کارە جوان و ئەم داعیە و داوە و ئیشارە ئینشاءڵڵا بەردەوام بێ ئینشاءڵڵا بەس وڵا کاتەکە ینی نامەلایم بوو تۆ دەکەم ئێمە بەدە دەقە چارەکێک گەرمە بین ئێمە گەرمە بینی وە ساردبانەکەنەوە داوام وایە ئینشاءڵڵا خوا وەریگرتی بێ بە زۆری بە کەمینی ئینشاءڵڵا حرفمان لێ وەرگن هەر خوشیێک هەر برایەک ئینشاءڵڵا ئومید وایە سەداقە بێت بۆ دنیا بۆ قیامەتمان ئینشاءڵڵا پشت بەخوا ئینشاءڵڵا بەدڵی جەنابتە بێ و لە خزمەتا بین دەرگای کەناڵی پێیان هەمیشە وەڵایە بۆ جەناب ئەم دەرگار ئاوادان بێ ئینشاءڵڵا سەلامەتەکە سپاس بەڕاستان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی یەک ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە هەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە.
و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. خۆشەویستان، معلومی هەموو لایەکە لە هەموو ساڵێکە یادەوەریەک ڕۆدا یاخود چەند یادەوەریەک ڕۆدا دەچینە لای هەندێک یادەوەری کۆن کە بۆ نمونە زمانی زوو ڕوویداوە با پێکەوە بینەریان بین و دواتە دەینەوە خزمەتان. حوتی پێنجی ساڵی 1965 کۆچی دوایی شاعری ناوداری کورد قانع لە گوندی لەنگەدەی پێنجوێن. قانع ناوی تەواوی محەممەد کابولی بووە. قانع شاعرێکی پێشکەوت و خواز و نەتەوەیی بووە. بە هۆی بیری نەتەوەی و پێشکەوتن خوازی خۆی و بە گشتداچوونەوەی بیری ئەفسانەگەرێتی شێخەکانی ئەو سەردەمە هەمیشە بە هەژاری و نەبوونی ژیاوە. بۆیە بە شاعری چەوساوەکانی کورد ناسراوە و شێخ و دەرەبەگەکانی ئەو سەردەمە ئامادە نەبوون هیچ جۆرە ئیشێکی پێبدەن. ئەویش لەسەر بیری سۆشیالیستی و دژە دەرەبەگایەتی خۆی بەردەوام بووە. قانع ڕۆژی 15 نوێی ساڵی 1898 لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. قانع ڕۆشنبیرێکی پێشکەوتن خواز بوو و هەوڵی چارەسەر و بنەبڕکردنی نەخوێندەواریداوە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا و خوێندنی بە تاکە چارەسەر و دەرمانی پێشکەوتنی کورد زانیوە. حوتی پێنجی ساڵی 1970 کۆچی دوای ڕووناکبیر و چیرۆکنووسی ناوداری کورد محەممەد مەولود ناسرا و بەمەم لە نەخۆشخانەیەکی شاری بەغدای پایتەخت و لە تەمەنی 60 ساڵیدا. مەم یەکێک بووە لە چیرۆکنووسە لێزانەکانی کورد. هەستی نەتەوەی و خۆشەویستی نیشتیمانی لە بەرهەمەکانیدا جێکردوتەوە. ناوبراو ساڵی 1920 لە شەقڵاوە لەدایک بووە. ساڵی 1950 یەکەم چیرۆکی خۆی بەناوی برسێتی بەهێسترە دەنووسێت. بەشێک لە چیرۆکەکانی بەهۆی جوانیان وەرگێردراون بۆ سەر زمانی ئینگلیزی و عەرەبی. هەولێر و ڕێگا و گوڵە بەڕۆژە و کاروان و سەگوەڕ لە بەرهەم و نووسینەکانی ناوبراون. حوتی پێنجی ساڵانی 2004 و 2012 ڤلادیمیر پۆتین هەڵدەبژێردرێتەوە بۆ خولی سەرۆکایەتی وڵاتەکەی و بە یەکێک لە سەرۆکە بەهێزەکانی جیان دادەنرێت و تا ئێستاش لەو پۆستەدا ماوەتەوە. پۆتین لە ماوەی ژیانی سیاسی خۆیدا 3 خول هەڵبژێردراوەتەوە بۆ سەرۆکی رووسیا و توانیوێتی ململانی جیانی سۆشیالیستی لەگەڵ ئەمریکای پێشڕەوی سەرمایەداریدا بکات و هەوڵی بەهێزکردن و پڕچەکردنی نێرانی ئەمریکا بدات. ناوبراو ساڵی 2000 تا 2008 سەرۆکی 2 خول و لە 2012 تا ئێستا سەرۆکی رووسیا بوو و ئەفسەرێکی سەربازی رووسی بووە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين حصيرا. إن هذا
هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة يعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا صدق الله العظيم وصدق رسوله الكريم ونحن على ذلك من الشاهدين الشاكرين. يا أخوة بخير بإمام السيد محمد جباري بخير بدي زۆر سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بە تایبەت بۆ قبولکردنی ئەم داوەتە منش سپاسی پێش ئەوەی بچینە سەر هیچ باسێک چۆن هاتی ئەوەمان پێ بڵێ لە کەرکووکەوە. معلوم جەنابەت من لە تەندروستی داوامەکەم باش باجەکەم پێ بوو تر بەس هەندێک قیل و قالیان لەسەرەوە کرد کە ئەو کابرایی کە لەو لاوت بووی ئەوە چی ئیتر ئەکسەریانە مناسی عەرەبی شو تروکمانش زۆری ئەمناسەیە لە کەرکووک ئەکسەروتی سەید وتی با بڕۆ ئارە وەڵڵا ئەوی تریانیش نەرما بوو بەڵام ئەو لەو لە هاتوتی قیل و قالی لەگەڵا مەکە آخر من نزانم قەدەغەیە هاتووە بۆ یەک کەس نییە تایبەتی هاوسەرم لەگەڵا بوو لەگە کچەکەم دیارە ئەوان زۆر قیلی ئەوە کردوتی ئەوان چۆن لەگەڵ خۆت مەسەلەن ئەی تۆ مخەوەلی لەبەرەوە طبعا ببوونیە وەزعی کۆرۆنا شتەیە سپاس دەکەین بۆ ئامادەبوونت کاکدانیات فەرمووەگەر پرسیارێک مامۆستا جگەوەی کە میوانی پەیامی ڕۆژ و بەرنامەکەمانە خزمیشین بە من پرسیاری زۆر لێ نەکەم داینە لە خزمەتی لەگەڵەکە ئەوسەیان زۆر بەخێر بێت خۆش بیچاوەکەم بارودۆخت چۆم لە ماوەی کە مزگەوت داخرا بوو کەمێک باسیەوەمان بۆ بکەیت. والله ئەوەی کە مثلا ئەهلی جەماعەت بێ و بەردەوام ئاخر هەیە مثلا مسلمانە و لە ماڵەوە نوێژەکانیەکە و ئەهلی جەماعەت نییە و اعتیادیە و خۆی مثلا مەقسەدمەوە نییە ڕەخنەی لێ بگرم نا بەڵام ئەوانەی زیاتر
بەردەوامە چنە مزگەوت بارێکی قورسە یعنی دەبێتتر شکری خوای لەسەر بکەین ئیتر هەموو دنیای گردووەتەوە بۆ خۆت جگە لەوەی کە لە مزگەوتی بڵین جەماعەت ئەەکەی تەوان ئیدارەی مزگەوتێکیشت بەدەستەوەی لە شاری کەرکوو هەم پێشنوێژی هەم هەندێک جار بۆی هێ تا خوێنیشبی هەندێک مامۆسانە بێ بەڵێ هەندێک جار مثلەن قاری قورانی دوو شەمان و پێنج شەمان و ڕۆژانی جمعی کە پێش وتار ئەوانە عادەتە هەرماوە سپاس بۆ خوا لە شاری کە قورئانە خوێنین بۆ خۆشم مامۆستا جەنابەت معلومەکە جمعان لە کەرکوو لە مزگەوتە قورئانە خوێنین ئەم فەزڵ و فەڕ و بەرەکەتە کە هەرماوەتەوە بەڕاستی زۆر زەرورە پێم وایە کە قورئان شتێکە ئەگەر بنەبڕ بکرێ ئیتر حیات نامێنێ ها ئێستا مزگەوت نەماوە خەریکە ژیان نامێنێ خەریکە خەڵک وەڕەز ئەبێەوەنە لە ماڵەوە مەسەلە نوێژ و تەراویحەکە نزایەکت هەیە بۆ مزگەوت و توتە زۆر خۆش وتراوە پێشکەشی کەناڵی ئاسمانی پەیامت کردووە بە حکمی ئەوەی کە لە ماوەی ڕابردووە مزگەوتیش داخراوە و بە ئومێدیەوەی ئینشاءڵڵا کە بڕیار وایە لە ڕۆژانی داهاتوو بەیانی بڕیارە مزگەوت بکرێتەوە هیچیش لە معجەبە سەرسەختەکانت دەرهێنەرەکەمانە بۆ معلوماتت کاگەڕبی هەر هیواەتی دەنگی جەنابم هەیە بۆی زوو حەزەکە گوێ لە وەنیەکە گاریان هەواداران بۆ هەر هەمویان هەڵێ هەر زۆر زۆرەوە ئیتر ینی هیچ سنوورێکی نێشتۆتەوە احترامم بۆ هەر هەمویان هەیە نەک ئێرە هەر هەموو شاری سلێمانی بادینان هەولێر هەوادارم لە هەرکوێ هەیە ڕێز و حرمەتم هەیە لە بەرخاتری قورئانەکە و چەند کەلیمێ لەو قەسیدە و سرودەکانە ئینا من بەتاکید یا ڕەبی لەش ساغبێ جا نازانم کاگاریان ئەگەر ئەو پارچە ڤیدۆیی مامۆستا حاضر بێ پێکەوە بینەری بین ئەگەریش نا مامۆستا شتێکمان بۆ لێ دواتر ئەوەیان بۆڵێم واگەر مامۆستا فەرموو ئەوەیان زۆر دواترەوە حاضر بێ مامۆستا شتێکمان بۆ بڵێ ئێستا دواترە چینە سەر ئەو ڤیدۆیی کە پێشکەشت کردین بۆ ئەم مناسبەی داخستنی مزگەوت جا من ئەم جارەیانە لەسەر فەرمایشتی جەنابتان کە من سپاسی جەنابتانەکەم دەرفەتتان بۆ من ڕوخسان من ئەم جاریان حەزم کرد تایبەتی کەم لەبەرەوە ڕەمەزانە و شاری قورئانە زیاتر قورئان زیاتر تیا بخوێنن و دوعا و ئەوانەی تیا بخوێنین زیاتر ئەوانەمان پێ باشترە دیارە بەرهەمێتریشم هەیە ئەوی شەر بڵاو بووەتەوە بۆ مەدینەی پێغەمبەرگیان ساسەڵم ببن بە قوربان حەرەمی چۆڵەت جگە لەمەی کە بۆ مزگەوتە ئێتر نازانم ئەوەتان بۆ بڵێن ئەرەوەڵا بارگراوندێکی مەدینە بواە باش بوو ئەگەر هەیان وایە بارگراوندی مەدینەی منەوەرە ئەگەر وایە پێشتر ئیتیفاقمان بۆی هەیە هەبێ ببن بە قوربان حەرەمی چۆڵەت ببن بە قوربان خاک و هەم خۆڵەت ئەی موحەممەد دەسا گیانەکەم صاحبی میێڕاج لە قیامەتدا گشت بە تۆی محتاج یا رەسوول الله دەرگادا مەخاوە ئەی نووری چاوم لەسەر ڕێباز دەڕم تاماوم دەرگادا مەخاوە ئەی منبەعی نور بەبێتۆ بەخوا لەخوا دەبین دوور دەرگادا مەخاوە نورت بنوێنە بأنوار التاريك هرتي شوينا يا حبيب الله درقاد دام خا سيدي بشر بك ابو خاطر ابو بكر وعمر درقاد دام خا حضرتي رسول بك بخاطر فاطمة بتول ما شاء الله درقدا مخا سيدي كونين بك بخاطر حسن وحسين درقادا مخا
لأم بهوشا بيك بخاطر حسرة عايشة درقا دام خان أي نوري تاوان بيك بخاطر حسرتي عثمان درقا دام خان أي نبي مختار بيك بخاطر حضرتي كرار درقا دام خان ضلبر لألما بيك بخاطر أم سلمة درقا دام خان درقا دام خان بولمنا برسي بيك بخاطر سلمان فارسي درقا دام خان هاتم برورشي بيك بخاطر بلال حبشي درقا دام خان واسطاهم بود بيك بخاطري أولادك كان خوت يا حبيب الله يا ربي ودنا نرزي إن شاء الله حرب ميت السلامة طيب جزاوباته وعافتك يا ربي أو كأوا إشارات بو كردي بله وتم أوا سيدي تلفزيونك ك بله درقاي قبري بيغمر صلى بو يا عقرب تيبر بو ئێستا ئەم دەرگای حرەم و دەرگای مەکە و مەدینە و هەموو دەرگای مزگەوتەکان داخراوە ئەمە پێت وایە عقوبەی خوا بێ بەسەر والله بێگومان هي خلافەکانی ئەهلی ئەرزە خۆ بەس وڵاتی ئێمەنە هەموو دنیا على ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس بێگومان ئەرە والله زمانی خەڵک پارێزراو نییە لهمو دنيا نقبس لولاتي إيما كس لكس رازين يا رحمة عاطفة برامبر يكتري داواز وزعيف بوا حتى صفة كاني مسلمان خوي تاكي هاد ماوا تاك زورة بو اويك لو خليت قلبت اگر تاك نمينيه دنياك اولا بيويران بيه بلام رنگ لبر خاطري او تاكانا بيه تقيك يا وليك لبنايك وا او مين تقبو شي ويا اين كاو لبو ڕاستە لەش ساغ بێ و بەهیوای سەلامەتی بۆ جەنابت و ئینشەڵڵا خوای گەورە دەرگای ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە دەرگای بۆ بکاتەوە ئینشاءڵڵا ان شاء الله کاک سەید با چینە سەر بابەتی مناجات و مەقامات و کۆمەڵەشت لەم بابەتە بەڵێ حتمما ئەوەی کە لە مەجلیستا دانیشێ هەمیشە داوای هەیە لە تۆ هەمیشاڵێ کاک سەید محەممەد ئەوەمان بۆ بڵێ ئەوەمان بۆ بکە بێگومان ئەو قەسیدەیەمان بۆ بخوێنە یان بوردەمان بۆ بخوێنە یان ئەمە لە ڕەمەزانیشا کۆڕ و کۆبوونەوە و مەجالیسی مبارەک و پڕفەرتان هەیە وەکو ئەمەی کە ئێمە دانیشتوینتەیە بەڵێ بەنسبەی منەوە لە هەموو شوێنێک بۆ من ئەمە هەر هەیە باشە لە هەر مەجلیسێ بم ئیتر ئەمە ئەوێ بڕۆخسێنم جوانە ئێستا چیمان بۆ خوێنی حەزەکەن هەر ئەمجارە حەزەکەم قراءەتێکی عەرەبی بخوێنم باشە وددت لو أن لي 100 نفس أفديها لأرضاك وددت لو أن لي 100 نفس أفديها لأرضاك أو روحي بيدي أبذلها في طريق مسعاك أو بيني وبينك وادي لخطه مترنم بهواك أو بإفداء أمي وأبي حظي لمحة من محياك فوالله
نفسي وكلي فداك خادم تحت قدماك. لكن يا سيدي الذي حال بيننا لم يكن ذاك. إنما ذنوبي وشقاوتي أغمت قلبي عن رؤياك. عينان ترمدتا من المآثم فكيف لها أن تبصراك. وقلبا تمكن حب الهوى فيه فكيف أن يراك. ذاك قلب أحمد وريناه لله، لله ما أذنب ذاك. لكن يرجو الذي من نطفة خلقك فسواك وأعطاك شفاعة الكل يوم الحشر وغلاك. أن يغفر لي ويرحمني بخفي لطفه الذي ولاك. ويحنن قلبك لي ويهب لي عينيك لأرى بها عيناك. أما مناجاتك يا قلبي يا غمر صلى الله عليه وآله وسلم. دارك محمود أمشي عليك وإسائلهم صالك يترنع من عليموا حتى الشعر مهي العربي لكردي للسطع هشتاي بو نوتي نوية طازية شاعر كانوا شعر بو نسني على انترنت ياخذ رأيك يا شباب. سپاس يعني چين بنمونه بان امجي چان بيبكين والله وجاري تري شوتم مثلا استأمر رجعنا ام ايامه ما مصار رضوان شعر زوري شعري جوانا نسيو او بكردي اللي ورقرم ورزقاري حاجي خلكي سليماني الرزم هي بوي و كاكس سفين ما مصا سفين هي لها ولير أو الشعر نسيه أخسري رسم خارو ما شواهاتم لبي الموت ما مصا رسم خارو ما شواه إبداعك ما شاء الله. أو أنا زوري مثلا الشعر كان تخواجر أو شاعراني ترشا كنا أنا ملبيني يستدعي لبردني على كم زوري ترم هي بصراحة أخوة لا ترسى جاربار بويليام تيكنا شيء كشعر كشابة كم ببتشوكيش ناوي نسموه يكسر بوي كوا لكاتي دوبلا جوشتانا وكي بنسريتوا اخوات زين بعتو ديار او شعراني شا صدقه جاريه معلوم لزماني بيغمرها صحابه ابو شعري بو بيغمر نسيه ولا زور اینجا بحكم يويك اشينا كوتاي بلين اسا امرو 14 رمضان لسبيني و 15 اشينا برو بلين اشين برو كوتاي ما يجي بيروزي رمضان طبعا وداعي رمضانيش خوي بو خوي قدس لسر شاني مسلمان كمالا ويل رمضان كي امشي وداعها ولا امشي وداعها امشي وداعها شلون بتشي شي هذاك وداع لرمضان كي والله وداعه هذا امشوا بلا امشوا وداعه ام جاوا نزيق بينه يعني لاني وبد وايت حسابي وداعي بوبكا ما مصاب سي محمود اشتيك ما بوري لسر وداع بس الله ان شاء الله اليوم الدواء والشعر هي لسر وبابته درباري كوتاي هاتني هربو وداعك ناوي بصر تشاو الوداع الوداع يا شهر رمضان الوداع 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 يا شهر الخير والبركة والإحسان الوداع 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 يا شهر
شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن الوداع، شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. اللهم يا حنان يا منان يا ديان يا برهان يا مستغان، يا ذا الفضل والكرم والجود والإحسان، ثبت قلوبنا على الإيمان، نرجو عفوك والغفران، وجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان. اللهم يا حنان بجاه شهر رمضان وبجاه القرآن وبجاه سيدنا محمد سيد ولد غدنان، آمين. ما شاء الله تبارك الرحمن، زادك الله علما وصوتا وجمال. وسلامتك يا خالد خوش بي ان شاء الله. وسلامتك. مؤمن ومسلم شلونن؟ الحمد لله باشن. باشن هري هردووشیان سەوتیان خۆش نییە؟ بۆ کۆرس باشن، بەڵام مسلیم دەنگی پاکترە بۆ کۆرس. دەنگی خۆشە. باش. لێرەوە سڵاو ڕێزمان بۆیان هەیە. هەردووشیان کوڕی جەنابی کاک سەید محەممەدن، هەم ئامێری دەف جوان ئەژەنن، هەمیش لە هەمان کاتە لە کۆرسیشەکەن. مامۆستا کاک دانێر ئەفوو نەنافرمو داوام لێکەنەوە تۆ شتێک بڵێ. بەڕێزت بەڵێ پێم خۆشە. حەز لێ چی بڵێم؟ والله منش لە خزمەتی جەنابتان گوێ لێ ئەگرم و چی بەدڵی خۆتەوە بڵێ. لەسەر ئەوەی کە مسلمان نابێ مەحزون بێ، شەرێکی مامی شافعی هەیە صاحب الهم. زۆر جوانە پێمە لە بەر تیشەمای لەبەرمە کاتێکی باشە. بەچی مەقامێک بڵێن باشە؟ بە مەقامی حەزینترین مەقام سەبا. ڕەحمەت لە دایک و باوکت، منش دوای سەبا ئەڵێم بەس بە تۆ لێ بیتەوە ئینشاءالله. يا صاحب الهم إن الهم منفرج، يا صاحب الهم إن الهم منفرج، أبشر بخير فإن الفارج الله، اليأس يقطع أحيانا بصاحبه، لا تيأسن فإن الصانع الله، إذا بليت فثق بالله وارض به، فإن الذي يكشف البلوى هو الله. الله يحدث بعد العسر ميسرة، الله يحدث بعد العسر ميسرة، لا تجزعن فإن الصانع الله. والله ما لك غير الله من أحد، والله ما لك غير الله من أحد، فحسبك الله في كل لك الله.
الله 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 ما شاء الله ما شاء هلا الله. قال يا اشتيك بالله. قلبي يحن إلى مدينة طه، قلبي يحن إلى مدينة طه، فمتى أزور المصطفى وأراها قد سمان بشمس جبينها وضحاها، وبليل غرتها إذا يغشاها. إن النفوس لغيرها لا تشتهي كلا، ولا تهوى القلوب سواها. لما رنت نحو السماء بطرفها، ورأت تقلب وجه من يهواها، قالت لعاشقها بعذب حديثها لنولينك قبلة ترضاها. سيروا إلى أرض الحبيب محمد، سيروا إلى أرض الحبيب محمد، ردوا السلام على المشفع طه طه. وراء أفيلات النقى والمنحنى، والنفس تبلغ بالحبيب مناها. يا رب بلغنا يا رب بلغنا زيارة أحمد، وأرى الديار وأحتمي بحماه. الصلاة والسلام عليك يا رسول الله، الصلاة والسلام عليك يا حبيب الله، الصلاة والسلام عليك يا شفيع المذنبين يوم العرض على الله. صلى الله عليك وسلم يا محمد. صلوات ديدار حضرتي محمد صلى الله عليه وسلم. مامۆستا باسی مەقاممان کرد، وتوان مەقامات جەنابەت حتمما شارەزایەکی شتەیە لەو بوارە. من زۆر پرۆفیسۆرنی بەرنامەیەکم هەیە لە ڕەمەزانە سەدای زێڕین، کۆمەڵێک قارئی دەنگخۆش کە جەنابیشت پارساڵ بەشداریت کرد و یەکێک بووی لە میوانە خۆشەویستەکانی ئەم بەرنامێ. پاریش نەبوو پێرار بوو کە ئینشەڵڵا لە داهاتووە حتمما جارێکی کابیتەوە میوانی بەرنامەکەمان. ئەم عیلمی مەقاماتە عیلمێکی خۆشە، چۆن ئینسانی دەنگخۆش بتوانێت لە شوێن و کاتی خۆیان بەکاری بێنێ، واتە شتێکی حەزین بوو مەقامیی حەزینی بۆ بەکاربێنێ، شتێکی فەرێح بوو مەقامی چوارگامان هەیە بۆ بابەتی ماهوری بۆ جێژنا هەرەکە و مەقامی خۆی. ڕەنگە ئێستا کەسانی هەبیێ نەزانێ مەقام چییە. مەقام ئیمامی مەکە و مەدینە بە مەقامە خوێنیە، بەندەر بلیلە بە مەقامە خوێنیە. ئاگرت تێبەرەدا کە ئەخوێنی کاکە شارەزایەکشی هەیە حیجاز ئەخوێنیە یاخود کە مەسەلەن ڕاست ئەخوێنیە گرگەر دێتەوە سەر بەرزی و نزمیەکان و قەرار و جوابەکانی عراقی. ڕاستە بەندەر بلیلە کە کەسێکی حیجازیە عەبدوڵڵا عەواد الجوانی وڵێ لە دوای نوێژەکەین جا خەڵکێک نازانیە ئای مەقام بەڵێ مەقام خەڵکی ئێستا ماهری معاقلی بەچی ئەخوێنێ خەڵک ئەگەر نەزان بێ ئەڵێ ها ئەقول مثل ما يقول الناس هیچ نازانێ کاکە نازانێ نا کەلیمەی مەقامی لێ بێنە تووکەکانی ئەوە ڕاوەستێ وازانێ چیت کردووە بەردت تێکردووە نەعوذ بالله لە کاکە مەقام برا مەقام ڕاستە خوێنێ جوانە جوهانی
ئەگەر دەرفەتم بدەن تەرتیل دوای بۆتان بخوێنم وڵا دەرفەتە دەین بەس یەک تۆز ماهوری مامۆ بخوێنە زۆر خۆشە بەسەر چاوی تۆز ماهوری مامۆ بخوێنە پیرۆز بەڕاستی مەقامی ماهوری مەقامێکی خۆشە حەزم لێیە گوێی لێ بگرین جا ڕەفیقێکی عەرەبم هەیە شەوان زوو بە واتساب نامێکم بۆ نێرێ ئەڵێ دەست لێ ئایتەن بالمەقام الماهوری منیش دایم بۆیە ماهوری چوارگایە بەڵێ بسم الله الرحمن الرحيم ألم تر أن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل وسخر الشمس والقمر كل يجري إلى أجل مسمى وأن الله بما تعملون خبير ذلك بأن الله هو الحق وأن ما يدعون من دونه الباطل وأن الله هو العلي الكبير ألم تر أن الفلك تجري في البحر بنعمة الله ليريكم من آياته إن في ذلك لآيات لكل صبار شكور وإذا غشيهم موج كالظلم دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر فمنهم مقتصد وما يجحد بآياتنا إلا كل ختار كفور صدق الله العظيم. أحسنت بارك الله فيك. ما شاء الله. كما بكاتي نهار كاتي برنامج ما بطاول نتجد جاب بس أمي كوتاشتك والله ما وصل بيشترى ماجد بشتكر كوت زور بينري هبو زور لا يخلق صلى كيش أو مقامات دعاء سرچاوي إن شاء الله. چند كات من ما زانين ئاگدار بکەنەوە کە کاتەکە 5 دقیقە کاکە ئاریان ئەڵێ 5 دقیقە کاتمانەوە ئینشاءالله. جا تۆ لەم 5 دقیقە توانی دوعامان بۆ بکەی حەزەکەی ئینشاءالله با خەڵکی کوردستانیش دەست بە ئاسمان و ڕوو لە خوا و کە بە ڕۆژوونی ئێستا و ئەم دوعایە ناکەین ئینشاءالله خوای گەورە لەسەر هەموو ئاهلی ئەرز ئەم میحنەت و بەڵایە لابەرێ بۆ خاتر ئیسمی عەزەمیەتی لەسەر مەقام عەرەبەکە ئینشاءالله. إن شاء الله. اللهم يا منجي من المهالك نجنا من هذا الوباء والابتلاء وأخرجنا من هذا الضيق والكرب الشديد اللهم حسارا وليس انتشارا وارزقنا الأمن والأمانة والسكينة والإطمئنان يا مغيث وغثنا وارفع الغمة عن الأمة وأخرجنا من هذه المحنة سالمين مغافين اللهم أنزل علينا السكينة والشفاء
واحفظنا بحفظك يا رب العالمين. اللهم اجعلنا من المطمئنة قلوبنا، المنشرحة صدورنا، المضاءة دروبنا، المجابة دعواتنا، وارزقنا طول العمر وطيب المقام وحسن الختام، واجعلنا من محبي سيد الأنام، وادخلنا جنة الفردوس بسلام يا الله. اللهم اجعلنا ممن تفاءل بخيرك فأكرمته، وتوكل عليك فكفيته، ولجأ إليك فأعطيته، واستغاث بك فأغثته، واستنصر بك فنصرته. اللهم افتح لنا المغاليق، اللهم سخر لنا من الأقدار يجملها، ومن السعادة يكملها، ومن الأمور يسالها، ومن حوائج الدنيا أيسرها وأحسنها، تحصنا بذي العرش والجبروت، واعتصمنا برب الملكوت، وتوكلنا على الحي الذي لا يموت. اللهم اشف مرضانا، وارحم موتانا، عاف مبتلانا، وارحم شيوخنا، سلم أحياءنا، استر غيوبنا، آمن روعاتنا، أصلح شبابنا، داوي جرحانا، اقض حوائجنا. اللهم ارزقنا رزقا حلالا يكفينا. رضينا بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا ورسولا. اللهم إنا نسألك من الخير كله عاجله وآجله وما علمت منه وما لم أعلم، وأعوذ بك من الشر كله عاجله وآجله ما علمت منه وما لم أعلم، وأسألك من خير ما سألك منه عبدك ونبيك محمد صلى الله عليه وسلم، وأعوذ بك من شر ما غاذ منه عبدك ونبيك محمد صلى الله عليه وسلم، وأسألك الجنة وما قرب إليها من قول أو عمل، وأعوذ بك من النار وما قرب إليها من قول أو عمل. وإذا قضيت لنا قضاء فاجعله خيرا إلهي ندعوك فتجيبنا، ونسألك فتعطينا، وننكسر فتجبرنا، ونخضع فتعزنا، ونستجير فتجيرنا. فنحمدك أن أبوابك مفتوحة، ويداك في كل حال مبسوطة، ولا تكلنا إلى سواك يا الله. اللهم أنت ربنا لا إله إلا أنت، خلقتنا ونحن عبيدك، وعلى عهدك ووعدك ما استطعنا. نعوذ بك من شر ما صنعنا، نبوء لك بنعمتك علينا، ونبوء لك بذنبنا، فإنه لا يغفر الذنوب إلا أنت، فاغفر لنا. ربنا إنا طرقنا بابك فافتح لنا ولعبادك أبواب سمائك، وأغمرنا برحمتك، وأجرنا من عظيم بلائك يا رب العالمين، وسخر لنا الطيبين من عبادك. اللهم كما بشرت يعقوب بيوسف وزكريا بيحيى، بشرنا بالفرح وأنت خير المبشرين. اللهم أنت الغني ونحن الفقراء، نحن عبيدك بنو عبيدك، نواصينا بيدك، ماض فينا حكمك، عدل فينا قضاؤك، لا ملجأ ولا منجا منك إلا إليك. اللهم إنا نستودعك جميع المسلمين والمسلمات في هذه البلاد وفي كل بلاد المسلمين، واجعل ما أصابهم خيرا ونعمة. اللهم احفظهم فأنت خير الحافظين. اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وآل إبراهيم إنك حميد مجيد. اللهم آمين.
عربی خۆی گەورە جەزا باتەوە سەلامەتت کە قسە خۆش بێ. خوا فەداش باتەوە زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونەوە سەدەقەی جاری بۆ مانی نووسی ئینشاءڵڵا من احترام جەنابتان خوا جەزای ئەوەش باتەوە بۆم دەرفەتە. بینەرانی عزیز هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لە خوای گەورە دەپاڕینەوە کە تاعەت و عیبادەتی هەموو لایەکتان قبوڵ بێت و لە هەمیشە لە خۆشی و لە تەندروستێکی باشدا بن تا بەرنامەیەکی کە با خواتان دەستپێرین خواتان لەگەڵ.